بەڵێ بەڕێزان سەبارەت بە خۆپێشاندانی قوتابیان لە سلێمانی و بەگژێکدا چوونیان لەگەڵ هێزە ئەمنیەکان گفتوگۆ لەگەڵ بەڕێز سلێمان موحسین سندی بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکان و ڕاگەیاندن لە دەستەی مافی مرۆڤ دەکەین بەڕێزیان لە ستودیۆی ناوەند لای ئێمە میوانە بەخێر بەی کاک سلێمان. قوتابیان خۆنیشاندان دەکەن، هۆکاری ئەم خۆپیشاندانی قوتابیانە چین لە سلێمانی؟ دیارە دوا چوار ڕۆژێت بۆریدا قوتابیان سنووری پارێزگا سلێمانیە خۆپیشاندان کردن پنیەتە هەندێک و داخوازە دەرماڵا کردبین و مافێکی شەرعیە قوتابیانە ji لای hêzet emniyet Slêmaniyê ve raftarekane ciwan ya tundotîjî digel hate kirinê û gaza firmeskirêj bû wan avkarîna bi hindê jok me desteya mafê mirov fer duênê şew beyanameyekman derkirt be bûneweya îdaneyê ew tundotîjiyeman kirt ke li layan hêza emniyekan ve legel xwepêşanderan kira li ئەوانەیە قوتابی بوون لە بەردەم زانکۆی سلێمانی. باشە ئەگەر داوای قوتابیەکان ڕەوایە بۆچی هێزە ئەمنیەکان توندوتیژیان لەگەڵدا بەکاردێنن؟ مادەم قوتابی بتیان هەر چین و توێژێکی کۆمەڵگا بت کە خۆپیشان دەکەن داوای مافی خۆیان دەکەن بە هیچ شێوەیەک نابێت توندوتیژی لەگەلیان بەکاربێ. زۆر باشە. سەبارەت بە بەیاننامەکەی مافی مرۆڤ چۆن ینی لەوە دەڕوانێت چۆن داوای حەق بۆ ئەو قوتابیانە دەکاتەوە لە بەرامبەردا ینی ئەو کارانەی لایەنە ئەمنیەکان ینی بە دەستدرێژی دەزانێت سەبارەت بە بەیاننامەکە چ قسەیەکتانەیە؟ ئەوە ڤیددیۆی کەناڵەکەی بەڕێستانیش ئێستا پیشانیدا پۆلیس هەیە بەردە هەوێشتە قوتابی و گازی فرمێز کرد بە ئاشکرا بەکاردێنن دژی خۆپیشاندەران تیمی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لە نووسنگەی سلێمانی سەردانی خۆپیشاندانیان کردووە راپۆرتێک لە بۆ مەی ناردووە بەپێ ئەو راپۆرتەوە ئەو معلوماتانی کە لە بۆ مەناردیە ئەمە ئەو بەیاننامەمان کردیە بۆیە دیسان لێرەوەش داوا دەکەین هێزەکانی ئەمنی لە سەرانسەر یاریمی کوردستان کە خۆپیشاندانێک دەکەن قوتابی بتێن هەر چین و توێژێک بێت سەردەریەکی سەردەمیانە لەگەڵ بکەن دوور لە توندوتیژی و گازی فەرمێسرشتن و دەستگیرکردن و ئەو شتانە دژی خۆپیشاندان بەکار نهێنن. دەگوترێت لە نێوان قوتابیان و هێزە ئەمنیەکان بۆتە شەڕە بەرد بە بەرد لێکتریان داوە لە هێزە ئەمنیەکانیش بریندار هەیە ینی خۆپیشاندەرانیش هێزە ئەمنیەکانیان بریندار کردووە ئەی سەبارەت بەمە چی؟ هەر لە بەیاننامەکەی خۆماندا باسی ئەوە دەکەین کە خۆپیشاندانیش ئەبێت بە ڕێگەیەکی مەدەنیانە داوای مافی خۆی بکتەمە لەگەڵ ئەوەش نین کە خۆپیشان دەرجات قوتابی بنیان هەر چین و توێژێک بێت توندوتیژی بەکاربێنە لەگەڵ پۆلیسیان هەر هێزێکی ئەمنی بێت یان جادە بگرن ڕێگە نەدەن هاتوچۆ هەبێ ئەمە دژی هەموو شێوەیەک ئەو خۆپیشاندانە کە وەجهی شاریان یان ئەو شوێنەی کە دەکەن ناشرین بکەن جا لە ڕێگەی هاتوچۆ بێت یان بەرد بەکاربێنن توندوتیژی لەگەڵ پۆلیس بکەن ئەمە بەوازحی دەڵێن لەگەڵ ئەوەی خۆپیشاندان بۆ داواکردنی ماف بێت دوور لە توندوتیژی بێت چه خۆپیشاندەر بێت یان پۆلیس بن. باشە ئەی بۆچی بە تەنگ داواکەی قوتابیانەوە نایەن قوتابیان ئەگەر هۆکارێکی وەک چۆن دەڵێ شایستە هەیە بۆ ئەوی کە خۆپیشاندان بکەن بۆچی ئەو حەقی خۆیان وەکوی باست کرد دەرماڵەیان پێ نادرێت؟ دیارە چەندین جار قوتابیان داوای کردیە لە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی بەڵام هەندێک تاخیر بووە وەزارەتی خوێندنی باڵا بەرپرسە بەو مەسەلەیە بۆیە لە ڕێگەی چاوکی کامیرایی کوردستان 24 داوا لە وەزارەتی خوێندنی باڵا و شوێنی پەیوەندیدار دەکەین بەهانای ئەو قوتابیانە بچن ئەو گرفتەی هەیە چارەسەر بکەن لە بۆیە. پێشتریش داوایان کردووە بەهانانەوە نەچوون؟ پێشتریش داوایان کرده بوو هیچ چەند مانگێکیش لە بۆیان سەرف کردیە ئەمە وەکو قەرزێکە لای وەزارەتی خوێندنی باڵایە و ئەبێ بیدەن. دەیداتەوە کەواتە داواکانی قوتابیان جێبەجێ دەکات؟ بەڵێ ئەوان دەڵێن دەیدینەیانە بەڵام ئەمە داوا دەکەن کە بیدەنی. زۆر باشە. بەڕێز سلێمان موحسین سندی بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکان و ڕاگەیاندنە دەستەی مافی مرۆڤ زۆر سوپاس ماندوومان کردیت.